بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی سۆراغی مێژوودا قسە لەسەر پێگەی پەیامبەری ئیسلام بکەین لە مێژوودا. تیۆریایەکەی لە مێژوودا زۆر جار باس دەوە دەکات کە لە ناو مێژوودا پاڵەوان دروست دەبێەوە گۆڕانکاری دروست دەکات و قۆناغەکان لەگەڵ قۆناغی پێشوو لەگەڵ قۆناغی دواتر جودا دەکاتەوە. یا زۆر جار بە پێچەوانەوە قسە لەسەر ئەوە دەکێت کە ڕوودا و کەسایەتیەکان دەردەخا. دەپرسین ئایا پەیامبەری ئیسلام بە پێی تیۆرەکانی ناو زانستی مێژوو ئەو پاڵەوانەیە کە لە ناو مێژوودا ڕووداوەکانی خوڵقاندووە؟ زۆر لە کەسایەتیەکان یاخود مێژوو نووس و ڕۆژهەڵات ناسەکانی ئەوروپاش قسەیان لەسەر ئەوە کردووە کە پەیامبەری ئیسلام کەسایەتێکی گەورە و خاوەن شکۆی هەیە. دەپرسین ئایا پێویستە چۆن ئەوانەی کە قسەیان لەسەر کردووە بە ئەوانەشەوە شوێنکەوتوی پەیامەکەی بوون و ئەوانەی لە دەرەوە قسەیان لەسەر کردووە بتوانن لە کەسایەتی ئەم پەیامبەرە نەهێنە خوارەوە؟ ئایا کورد بۆ خۆی توانوێتی سوود لەو ئاینە وەربگرێت کە پەیامبەری ئیسلام تەبەنی لێ کردووە؟ نەتەوەکانی دیکە توانیان سوود لەوە وەربگرن کە ئاینی ئیسلام بەکاربهێن بۆ ئەوەی کە پێی بگەن بە دۆزێکی ڕەوا و دەوڵەت دروست بکەن؟ ئایا کورد لەکوێی ئەوەدایە کە بتوانێت سوود لەو ئاینە وەربگرێت کە پەیامبەر توانی بیگەێنێت یاخود لە دوای ئەو لە ڕێگەی پرۆسەی فتوحاتی ئیسلامی یاخود لە ڕێگەکانی ترەوە بانخوازەکان بیگەێنە کوردستان؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر شوان عوسمان توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم نووسەری کتێبی محەممەد ناسراوترین کەسایەتی مێژوو بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. زۆر سپاس. دکتۆر شوان، پاڵەوان ئەو تیۆریایی کە لە مێژوودا زۆر جار قسەی لێ دەکرێت کە ئەوترێت لە مێژوودا پاڵەوان هەڵەکە یاخود هەموو سەردەمێ پاڵەوانێ دەرەکەوێت. ئایا وێناکردنی پاڵەوان لە مێژوودا چۆنە؟ ئەمە پرەنسیپێکی دروستە یاخود هەر لە خەیاڵدانی مێژوو نووسەکانداهەیە؟ بێگومان هەموو سەردەمێک هەموو گۆڕانکارێک زادەی سەردەمەکەی خۆیەتی. لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر بارودۆخی بابەتی بارودۆخی مۆزوعی زایدەن ئەو کارکتەرانێک کە لە بارودۆخ و لەو سەردەمەدا دەردەکەون جۆرێک لە شوێن پەنجەی خۆیان جێ دێڵن لەسەر ڕووداوە مێژوویەکان و لەسەر قۆناغە مێژوویەکان کە بەو مەراحیلە یاخود لەو ناوچانەیە کە پەیوەستن بەو گۆڕانکاریانە دێتە ئاراوە. ئەوەی پەیوەستە بە کەسایەتی پێغەمبەر و قسەکردن لەسەر کەسایەتی پێغەمبەر دەبێت لە دوو ڕەهەندی زۆر جیاوازەوە قسەی لەسەر بکرێت. ئەگەر بە مەبەستی ڕەهەندی دینیەوە قسەی لەسەر بکەین ئەوە مەودایەکی تر و تێڕوانینێکی تر و لێکدانەوەیەکی ترە. ئەگەر بە مەودایەکی تری وەکو کارکتەرێکی تاریخی مێژووی باسی لەسەر بکەین و ڕۆڵ و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگای عەرەبی و دواتریش کۆمەڵگاکانی تری کە دەبن بە مسلمانان مسلمانی ناعەرەبن، ئەمە بەمە تێڕوانینێکی تری و بە لێکدانەوەیەکی مێژووی دەبێ باسی لێەوە بکەین و باز لە هەموو ئەو لایەنانە بکەین کە بۆتە کە گۆڕانکاری تێداکراوە یاخود کاریگەری هەبووە بۆ ئەو گۆڕانکاریانێکە دواتر لەسەر ئەو کۆمەڵگای هاتوۆتەکایەوە. بەتەڵ لە مێژوو یاخود پاڵەوان لە مێژوو بێگومان کەسایەتی و کارکتەر ڕۆڵی گرنگ دەبینێ لە مێژوودا. بەڵام ئەگە بارودۆخی شیا و نەگونجاو لە ئارادا بێتن ناتوانێت ئەو گۆڕانکاریە گەورانە بێنێتە ئاراوە. بۆ نمونە لە کاتی دەرکەوتنی ئاینی ئیسلام و هاتنە خوارەوەی ئاینی ئیسلام و دەستنیشانکردنی محەممەد وەکو پێغەمبەرێک درودی خوای لێبێ، ئەمە سەیری بارودۆخی مۆزوعی ناوچەکە بۆ نمونە نیمچە دورگەی عەرەبی بکە، اینجا دواتر بەشی باکووری نیمچە دورگای عەرەبی و باکووری خۆراوای نیمچە دورگای عەرەبی کە متەمەسیل بەو ناوچانی ژێردەسەڵاتی ڕۆمی بێزەنتی و باکوور و ڕۆژهەڵاتی متەمەسیل بەو ناوچانێک لە ژێردەسەڵاتی ئیمپراتۆرەتی بێزەنتی بوونا. اینجا بارودۆخی نێوخۆی دینی و ئیجتیماعی و سیاسی و اقتصادی کۆمەڵگای عەرەبی ئەمە وای کردووە کە مەسەلەی گۆڕانکاری قورسەیەکی زۆر یاخود بڵێن زۆر قورس بێتن. بۆی لێرەدا مەسەڵەن ڕۆڵی کارکتەر دێتەکایەوە، ڕۆڵ و کاریگەری گەورەی پێغەمبەری ئیسلام دوردی خوای لێبێ دێتەکایەوە کە چۆن دەتوانی لەو بارودۆخی کە تیایدا بووە چ وەکو بارودۆخی عائیلی خۆی چکو بارودۆخ و پەروەردەی کەسیەتی خۆی چ لەو کارلێکانەی لەگەڵ دەوروبەری خۆی کردوێتی لە نێو کۆمەڵگاکای خۆی کردوێتی چ لە سەردەمی مەکە و چ لە سەردەمی مەدینە، اینجا دواتر بە کۆی نیمچە دورگای عەرەبیدا ئەمە لێرە کارکتەر و ڕۆڵی گەورەی ئەو تیۆریایی کە لە مێژوودا بازت پاڵەوانەکە یاخود وەک تۆ وتت بەتەڵ، یعنی ئەوە ئەکرێ بکرێ بە کاڵایە بەبەری ئەودا بڕێ پاڵەوانێکە و لە سەردەم و قۆناغی و هەلومەرجێکی مێژووی دیاری کراودا هاتووە گۆڕانکاری لە سەردەمی خۆی داکات. بە تەجریدکردن بە ڕاماڵینی
تایبەتمەندی ئیلاهیەکەش وحیەکەش ڕەهەندە ڕوحیەکەش ئەگەر لێی لابێ بڵێ کاریگەریەکی گەورەی هەبووە و تاوەکو ئێستاکەش ئەو کاریگەریە ماوە. ئەنی کارکتەری سیاسی، کارکتەری سەربازی، کارکتەری اقتصادی، هەر کارکتەرێک بێت کە لە ناو کۆمەلگایەک لە کۆمەلگاکان دەردەکەوێت لە قۆناغێک بۆ قۆناغێکی مێژووی کۆمەلگاکەی دەگوازێتەوە ڕەنگە کارلێکی هەبێ و 100 ساڵ 200 ساڵ بەڵام ئەوەی پەیوەستە بە پێغەمبەری ئیسلامەوە کارلێکەکەی لەسەر مجتەماعی خۆی و زائیدە مجتەماعاتی دەوروبەری خۆی تاوەکو ئێستاکە بەردەوامە. بەڵێ مەسەڵەن تۆ سەیری ئەو گۆڕانکاری ئیداریانە بکە کە لەو سەردەم لە مجتەماعی خۆیدا کردوێتی، ئەو گۆڕانکاری اقتصادیانەی کە کردوێتی، ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانەی کە کردوێتی لە سەردەمی خۆی دەگەبوار هەبێت دواتر بێنە سەری. ینی لەوانەدا بۆ دەردەکەوێت کە زۆرێک لە داهێنانی هەبووە لەو سەردەمی خۆیدا کە بۆ تەمایەی هەڵوەستەکردن تاوەکو ئێستاکەش لەن توێژەراندا. بەڵێ مامۆستا حەسەن ئەوەی کە لە ناو وەکوڵێ لە شەقامی ئیسلامی یاخود بە شێوەیەکی گشتی بڵێن ناو مێژووی سیاسی ئیسلامی قسەی لە سەکری ئەو پێوەرانەی دکتۆر شوان هێمای بۆ کرد لەگەڵ زانستی مێژووە یەکە گرێتەوە ئەگەر ئەمە بین بپێین بە پێوەر و ڕەهەندە ڕۆحی و ئاینەکە هەروەکو پێشتریش ئامادەی بەو لایەنە کردوتی ئەگەر لایەنە ئاینەکان جیاکەینەوە لە لایەنە مێژووەکەی دوو بوار و دوو ڕەهەندی جیاوازن. بەڵێ طبعا لە لایەنی ئاینیوە ئەوەی کە خی گەورە کۆمەڵی پاڵەوانی نردوو بەسەر زەوی کە پێغەمەرانن ئەم پێغەمەرانەوەکو خی گەورە باسیەکە لە قورئانەوە پێغەمبەری ساسم خۆی باسی خۆیەکە ینی ئەفەرمێ ئێمە ئامادەکراوین بۆ ئەو سەردەمە هەموو پێغەمبەرێک ئامادەکراوە کە خی گەورە باسیەکە و پێغەمبەریش تاکیدی دەکاتۆ لە حەدیثەکانیە ئەفەرمێ ئێمە ئامادەکراوین تربیەکراوین بۆ ئەو سەردەمە کە کۆمەڵە گۆڕانکاری هەیە بیکەین ئەو پێغەمبەرانەکەیان ئەو گۆڕانکاریان لەو سەردەمی خۆیان دروستەکەن. بەڵام لە ڕووی ینی مێژوویشەوەیە زانستیوە ئەگەر دیقەت بووی ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو سیفەتانی تایە کە بێتە پاڵەوان مەسەلا ئەو لێکۆڵەرە ئەوروپیانە کە نزیکی 1000 کتێبیان لەسەر پێغەمبەر نووسیوە صلی الله علیه و سلم ینی زۆر بە جوانی باسی پاڵەوانی پێغەمبەرەکەن کە توانیوتی ڕۆڵی تەواوی خۆی ببینی ینی دینێکە و مێژووی و زانستیەکە یەکە گرێتەوە تقریبا ینی پێغەمبەر ینی زادەی ئەو سەردەمەی خۆی بوو کە ئەوایە بەهاتایە کە لە قورئانە زۆر لە زۆر شوێنە تاکیدی دەکاتەوە و لێکۆڵەرە ئەوروپیەکانیش ئەوەی کە جەناب باسی کرد ئەوانیش زۆر بە جوانی باسی ئەوەکەن کە پێغەمبەر لە کاتی خۆیان هاو سەردەمەکە گەشتە بوو ینی هەتا لە ئاوێستا لەگەڵ تەورات و ئینجیلە ینی ئەوانیش باسیەکەن ئەڵێن کە مژدە دراوە بە هاتنی پێغەمبەرێک لە کاتی خۆیان 25 ساڵ پێشەوەی پێغەمبەر بێت صلی الله علیه و سلم ینی مەسیحیەکان و جوولەکە و لەگەڵ زەردەشتەکانە هەموو دانیشتنیان کردووە لە ناوچەی کوردستان و ناوچەی ئێران و ناوچەی شام بزان ئەو پێغەمبەرە کە کاتەکەی تەواو گەیوە و بێت هاتووە سەیرەکەن دوایی ئەڕوان لە نیو دورگەوە سەری هەڵاوە ینی لە ڕۆ زانستیەکە و لەگەڵ لە ڕۆ مێژووی و ئاینەکەەوە هەمویان پشگیری لەوەکەن کە پێغەمبەر لە کاتی خۆیان هاتووە و ئەو پاڵەوانی سەردەمی خۆی بووە کە پیا بووە. بەڵێ ئایا ترادیسیۆنی ئیسلامی ینی پشگیری لەوە ئەکات کە پاڵەوان هەیە لە هەموو سەردەمێکی مێژوویدا یاخود ئایا تێکگیرانی نییە لەگەڵ ئەو پێوەر و زانستانی کە لە مێژووە دیاری کراوە بۆ پاڵەوان بۆ هەڵکەوتنی کەسایەتی بۆ دروستکردنی ڕوودا و بۆ هێنانەکانی گۆڕانکاری بۆ جیاوازی و دروستکردنی سەردەمێک وەکوگەڵێ قۆناغی پێش و قۆناغی دواتر لە یەکتری جیا بکاتەوە ئەمە هیچ تێکگیرانێکی لەگەڵ ترادیسیۆن و کە لە پووری ئیسلامیان نیە؟ نەخێر بەڵکو هەر هەمان شتیانی وەکو عەرزم کردی ئەو زانستەی کە دانراوە بۆ پاڵەوان کە لە هەموو سەردەمێکا بووە ئەو هەلومەرجە هاتەکایەوە پاڵەوان دروسە بێ ینی پاڵەوان دروسە بێ کەواتر لە ڕۆ ئیسلامەکەیشەوە پاڵەوان لە کاتی خۆیان دروسە بێ ئەو کاتانەی کە پێویست بە پاڵەوانەکە پاڵەوانێتە ساحەکەەوە و ئیشی خۆیەکە. بەڵێ ئەی ئەکرێ بڵێن تۆ سەرەتای بەرنامەکە باستەوە کە هەموو پەیامبەری هاتوو پەیامێکیان پێ بۆ پەیامبەری ئیسلامیش بەر لەو خەبەر دراوە کە دەبێ ینی ئایا ئەمە سونەتێکی مێژووە ئەمەش ئەکرێ لەگەڵ ئەو سونەتە مێژویانی کە زۆر جار باستەوە ئەکرێ کە هەموو سەردەمێک کەسایەتێکی بۆ دروسە بێ ئەمش سونەتێکی مێژوو چۆ ئەکرێ بیخێنە ناو ئەو قاڵ بۆ یاخود ئەمە زیاترە بێ ئێمە ڕەهەندە ڕۆحی و پێداویستی ئاینی و ئەخلاقی کۆمەڵایەتەکەی بەسەرا بسەپێن. بەڵێ جگە لە ینی لایەن ئەخلاقیەکەەوە تێک چووە ڕەهەندێکی ئاینیە ینی خۆی گەورە خۆی وهای داناوە خۆی بێژووی زەوی دیاری کردووە وەکو لە چەند شوێنە
ئاماژەیەکێک کە وا 120,000 پێغەمبەر هاتووە هەموو پێغەمبەرێک هاتووە بۆ ڕاستکردنەوەی کۆمەلگای خۆی لە شتێکە مەسەڵەن پێغەمبەری وا هاتووە بەس هاتووە بۆ ڕاستکردنەوەی میزان هەیە هاتووە بۆ ڕاستکردنەوەی عەقیدە لایەنی ئابووری لایەنی ئەخلاقی ڕاستکەوتەوە بەڵام پێغەمبەری خۆمان وەکو لە قورئانە باسێکە هاتووە بۆ ڕاستکردنەوەی هەموو ڕەهەندە تێکچۆکانی ئەو سەردەمە بەڵێ دکتۆر شوان ئەگەر و پرسیارە لە بەڕێزیشی بکەم ئایا میعنی ئەکرێ ئەمە بە زاراوە کلاسیکە ناوبنین سنەتی مێژوو کە کەسایەتی دەرەکەوێت لە مێژووە ئەمەگەر لە ڕەهەندە پاڵەوانێتەکەی دەریکەین ئەکرێ لە مێژووە هەموو کاتێک قۆناغێک سەردەمێکە بێ پێداویستی کەسایەتێکی بەهێزیە بێ ئەم کەسایەتیش کە بەر لە نزیکەی 15 سەدە پێش ئێستا دەرەکەوێت لە نیوە دوورگەی عەرەبیاوە خۆت هێمات بۆ کرد زەرورەتی و قۆناغە بوو بەڵێ بۆ تێڕوانینی مێژوو بۆ شتێکمانەیە پێ دەوترە فەلسفەی مێژوو فەلسفەی شیکاری مێژووی یاخود تەفسیری مێژوو بۆ حەدەسە تاریخیەکان بۆ ڕووداوە مێژوویەکان بۆ قۆناغە مێژوویەکان و ئەو وەچەرخانانەی کە لە مێژوودا هاتوون تێڕوانینەکان بە پێی ئایدیانەی لە مەدارسی تەفسیری فەلسفی بە مێژوودا هەن جیاوازن تۆ مەسەلەن ئەگە بێت و بۆ تێڕوانینە هاتووە تا بە پێی ئەو وەڵامی مامۆستا باسی لێوە کرد ئەمە تەفسیرێکی ئایدیاییە بۆ مێژوو و بۆ کەسایەتەکانی مێژووی ئەنی بۆ نمونە تەفسیری میسالی خوددا دیایی کە پێم وایە فەیلسوفی هەرە کاریگەریان لەو مەدرسەیە خود لەو بوارە هیگلە کە باز لەوە دەکاتن کە خوای گەورە لە سەردەمێکدا یاخود هێزی گەورە لە هەر سەردەمێک لە سەردەمەکان کەسایەتێک و پاڵەوانێک دێنێتە خوارێ بۆ گۆڕانکاریان و بۆ پێویستانێک کە کۆمەڵگای بەشەری پێویستی پێیەتی و ئینسانەکان و کارکتەرەکان هەتا کارکتەرە نادینیەکانیش هەموو هەڵس و کەوتانێک کە دەیکەن هەمووی تەسیدکردنی ویستی هێزی گەورەیە یاخودکەمە بەسی لە خودای گەورەیە بۆیە هەموو بە پێی ئەو تێڕوانی نەبێ هەموو ئەو کارکتەرانی کە دەردەکەون و ڕۆڵی گەوریان هەیە لە مێژوودا لەلایەن هێزی گەورەوە دەجوولێندرێن و کۆمەلگاکەیان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکتر دەگوازنەوە لە بەرامبەردا تۆ تەفسیری ترێت بۆ مێژوو تەفسیری ماتریالیزمیت هەیە کە هەموو شتەکان بە بارودۆخەکە دەگوازێت دەبەستێتەوە بۆ نمونە ئەگە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و اقتصادی و سەقافی کولتوری ئەو کۆمەلگایە لەبار نەبێ نەبەتەڵ و باوکی بەتەڵیش ناتوانێت هیچ بکاتن پێی وایە هەموو ئەو کارلێکانەی کە لە ناو کۆمەلگای ئینسانی داوا دەکاتن کە ئەم کەسایەتی هەڵسی بەچاکردنی بارودۆخی سیاسی یاقتصادی یاخود ئیسلاحێک ئەی بۆ نەپرسین ئایا ڕوودا و کەسایەتیەکان کەسایەتی ڕوودا و دروستەکات یاخود ئەوە ڕووداوەکانن ئەستێرەی کەسایەتیەکانە درەوشێنەوە بروزیان پێدەن ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو مەدارسانە و بۆ تەفسیرکردنی ئەو مەدارسانە تۆ ئینتیمات بۆ کام لایەن هەیە بۆ کام تێڕوانین هەیە بۆ کام تەفسیرێ مەس بۆ نمونە تەفسیری حەزاریت هەیە بۆ مێژوو ڕەنگە تەفسیری حەزاریەکە جۆرێک بێ لە هاوسەنجی لە نێوان هەردوولادا ئەن نە پێوەری اقتصادی و سیاسەکە کۆڵگەی ئەساسی بێ بۆ ڕووداوەکان نە کۆڵگە دینیا میسالیەکە کۆڵگەی ئەساسی بێ بۆ ڕووداوەکان یاخود تەفسیرێکی واقعیتە بێ بۆ مێژوو بۆیە لەسەر و ئەساسا مەسەرەن تێڕوانینی ئەکادمی و مەدارسی ئەکادمی هاتۆتەکایەوە بۆیە بۆ نمونە لە هەندێک سەردەم هەیە کەسایەتی یاخود پاڵەوان ڕۆڵی هەرە گرنگ دەبینێ لە دروستکردنی ڕووداوەکاندا ئەنی بۆ نمونە چەندین کەسایەتیمان هەیە هەر دووریش نەڕۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوان حەدەسەکانیان جولاندووە و بە پێچەوانەشەوە زۆر جار حەدەسەکان وا دەکە کە پاڵەوان دروست بێتن بۆیە ئەمە بە پێی خودی ڕووداوەکان بە پێی خودی کۆمەلگاکان جیاوازە ناکرێ بارودۆخێکی دیاریکرا و تەعمیم بکەین بەسەر هەموو کۆمەلگاکاندا و بۆ سەر هەموو سەردەمەکاندا سەردەمێک بۆ سەردەمێکتر لە خودی یەک کۆمەلگاشدا جیاوازە پرانسیپی سیاسی پرانسیپی اقتصادی پرانسیپی کۆمەڵایەتی هەتا لە یەک کۆمەلگادا و بە هەمان شێوەش ڕەنگە هەمان ئەو پرانسیپانە لە یەک سەردەمدا لە نێو دوو کۆمەلگادا جیاواز بن ینی کارکتەری کاریگەری اقتصاد لەوانەیە لە یەک سەردەمدا لە مجتەماعی عەرەبی جیاواز بێ بۆ مجتەماعی کوردی ئەنی ئەو ڕۆڵت ئەمەی تۆڵی بۆ واقعی ئەو کاتەی نیوە دوورگەی عەرەبی یعنی تەواوە کە پێداویستی بە کەسایەتیەکە و یا ئەگە بە گونجاو بێ بە فریات ڕەسی هەبوو بۆی لەو قۆناغ و واقعی دەریان کە بەرەو قۆناغی جیاوازتر بەتاکید هەتا لەسەر کۆمەلگای عەرەبیش قسەی زۆر هەیە ئەنی پێمان وابێت کە بەر لە هاتنی ئیسلام کۆمەلگای عەرەبی کۆمەلگایکی فول متەخەلیف بووە هیچیان نەزانیوە ئاگایان لە هیچ نەبوو بەم شێوەیە نییە
کۆمەڵگەی عەربی بەر لە هاتنی ئاینی ئیسلامیش ئاینی ئیبراهیمی تێدا بووە، ئاینی مەسیحی تێدا بووە، جوولەکەی تێدا بووە، هەتا بەرچاوت دەکەوێت بە تایبەتی لەو منتقی کە پێی دەوترێ بەحرێن ئێستا خەلیجی عەربی پێدەوتری ئیمارات و کوێیت و ئەوانە کە لەسەر کەناری ڕۆژئاوای خەلیجی فارسی یا خەلیجی عەربین ئەمانە جالیاتی زەردەشتیشی تیادا بۆ زایدن لە عومان و لە یەمەنیش. ئەمە هەمووی وا دەکاتن کە کۆمەڵگای عەربیش بۆ ئەو سەردەما هەتا لە ڕووی اقتصادیشەوە کاروانیان هەبووە بۆ باکوور و بۆ باشوور، بۆ نمونە ئیتیساڵیان هەبووە، جێشی ئەبرەهەی عەبەشی کە هاتیوە خۆی لە خۆیدا بەڵگەیە بۆی کە چەقێکی گرنگ بۆ لەو کۆمەڵگەیە، بەڵام لە ڕووی مەسەلەی دینی و پەیوەستبوونیان شیرازەی کۆمەڵایەتی و کۆمەڵێک لەو لایەنانە کە هەیان بووە پێویستی بە منقزێکی گەورە بووە و ئەو منقزەش دەبینی محەممەد دوردی خوای لێبێ بووە بۆیە دوای ئەو هەتا چەندین سەرۆک هۆزی گەورە بۆ نمونە موسەیلەما، بۆ نمونە زەرقا، بۆ نمونە نازانم چەندین کەسایەتی گەورە دەیانوێت ئەو ڕۆڵەکەم کەنەوە شتەکە بدەن بە خۆیان پێیان ناکرێتن. ماڵعلم ئەو کەسێکی هێتیم بووە بە بێدایک و باو گەورە بووە، شوان بووە، ینی بە بەراورد لەگەڵ ئەوان لە ڕووی کۆمەڵاتیشەوە کەسایەتێکی وا گەورە و دیاری نەبووە، بەڵام وەکو لە قورئانی پیرۆزدا باسی لێوەکرۆ کە پشتمان قایم کرد سینگمان پاکردێ هەموو شتانێک کە هاتووە لێرەوە مەسەن ئەو کەسایەتە ڕۆڵی دەردەکەوێت. بەڵێ مامۆستا حەسەن هێزی ڕۆحی یا کەسایەتی معنەوی یا ئەوەی پێوترێ ئەو هێزە ئاینیە کە لە پشتی ئەم پەیامبەرەوە بۆ تا چەند ئەمە کاریگەریە بۆ کۆی دکتۆر شوان باسی کرد یا ئەو ماداریسە فەلسەفیەکان کە خوێندنەوە بۆ هەڵکەوتنی کەسایەتیەکان ئەم جیا بکاتەوە لە کەسایەتیەکانی تر. بەڵێ ئەگەر پێشتر من لەسەرەوەی کاک دکتۆر بازی قسە بکەین، طبعاً پاڵەوان لە شوێنی دیاریکراوی خۆیان هەڵەکەوێ بەمەرجێ ئەو هەلو مەرجە گونجاوی بڵین لە ئەوروپا یعنی لەوانەیە سەدان پاڵەوان هەبێ ئێساکە لە ئەوروپا، بەڵام چونکە وەزعی ئابووری وەزعی ژیان زۆر خۆش و گوزەرانێکی چاک هەیە لەوێ ئەم پاڵەوانە هیچ ڕۆڵێکیان نییە. لەوانەیە دەیان بیریایی گەورەی سەر لە ئەوروپا هەیە ئەتوانێت ئەگەر لە شەقی سەتا بووایە لەوانەیە بیان توانێن گۆڕانکاری گەورە دروست بکەن، بەڵام لەوێ چونکە هەموو ژیانەکە دامەزراوە و هیچ کێشەیەکیان نییە پاڵەوانەکان هەرەکو خەوتووان هەرەوەیە نەزەریات و بیردۆزەکانیان پەخشەکەن و هەرەوەنەیە. بەڵام لای ئێمە ئێمە پێویستمان بە پاڵەوان هەیە، ینی پاڵەوان سەردەم دروستەکە و بارودۆخیش پاڵەوان دروستەکە. بۆ ئەوەی بۆ پرسای جەنابیش طبعاً پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشتر کەسێکی دامەزراو بووە، شارەزایی لە هەموو بواری سەدەمی خۆیان هەبووە، خی گەورە دووری خسۆتە لەو کێشە گەورانەی کە هەبووە، کێشەی بتپەرستی و کێشەی لادانی اخلاقی و ئەوانە ئەوەی ینی پاراسوتی لەبەرەوە کاتێکە هاتە بوون ئەو وەکو پاڵەوانێکی ڕۆحی دەرکەوت و سیفاتە ڕۆحەکانی تیا بوو، چکە کەسێ بوو لە شاری مەکا قەت بتی نەپەرستووە، درۆیەکی نەکردووە، خراپەیەکی نەکردووە، بەرامبەر کەسێک شەڕێکی نەکردووە، کەسێکی هێمن و ئارام و دامەزراو بووە. کاتێکە هاتە بوون خەڵک هەر لەو ڕوانگەیەوە زۆر بڕۆیان پێکرد کەوا ئەمە جانبێکی ڕۆحی بەهێز لەگەڵ یایەتی و خۆشی ئەخلاقێکی زۆر جوانی هەیە. بەڵێ ئەگەر لە ڕووی هەلومەرجی هەڵکەوتی شوێنەکەەوە یعنی باز بکرێ، یعنی بۆچی ئەم نیوە دورگەی عەرەبی خداوەند ئەوێ هەڵەبژێرێ ئەم پەیامانێرێ بۆ پەیامبەری ئیسلام تێدا؟ ئایا ئەم خۆشوێنی گەورەی دنیا هەبوو بۆچی چەقی نیوە دورگەی عەرەبی هەڵەبژێرێ؟ بەڵێ وڵایت ئەوە لە ڕووی خەڵک ینی لێک وەڵەوان لە ڕووی جوغرافیەوە هەندێک قسەیەکەن، لە ڕووی مێژوویەوە هەندێک قسەیەکەن، زۆر لێکۆڵین لەسەر کراوە لەسەر ئەو بارودۆخە، بەڵام بەگشتی ئەوەی کە باسیەکەن ئەڵێن لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیوە خەڵک زۆر تێک چووە، لە ڕووی بیر و باوەڕەوە دەیان بتی جۆرا و جۆر و دەیان شتی نهێنی هەبوو کە خەڵک پەرستوێتی، لە ڕووی بازرگانیەوە ینی وەزعێکی خراپیان هەبوو، لە ڕووی ئابووریەوە ژیانی ئابووری تێک چووە، مەسەلا لە ڕووی ژنخوازیوە ینی ئەڵێن 6-7 جۆر هێنانی ژن هەبووە. ینی ئەمانە هەمووی ینی دەلیل بۆ لەسەر ئەوەی کەوا کەسایەتی ئەبێ هەڵکەوێت لەم بارودۆخا و ئەم وەزعە ڕاست بکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو هەرومەژەی خۆیان هاو بوو بە فریادڕەسێک و توانی ئەو گۆڕانکاریانە بکە. بەڵام لەو سەردەمای ئەمە بینی ئیمپراتۆریەتی ساسانی هەبوو، ڕۆمەکان هەبوو، ئەوانە هەبوون لەو کاتانە و ئەمانە کۆمەڵێک هێز بوون، ئەگەر بە پێوەرە ئاینەکانیش خوێندنەوەیان بۆ بکرێ هەموو ئینحرافیان کە تووشی لادان بوون و دەسەڵاتدارەکانیشان ستەمکار بوون لە ناو کۆمەلگادا. یعنی لە دەرەوەی ئەمانە بۆ خۆی زەرورەتێکی تر هەبووە کە ئەم پەیامبەرە بۆ نایەخ و واقع و زەمینەیەکی جوگرافی دیکە هەبوو لەو شوێنەدا. کاتێککە پێغەمبەر هاو صلی الله علیه و سلم نزیکی 1000 ساڵ بوو فارس و ڕۆم لە شەڕا بوون، شەڕێکی خوێناوی
بە بەردەوام لە منتیقی شام و لە ئێران و کوردستانە شەڕێکی زۆر خوێناوی هەبووە هەموو حەزاری ئەو منتیقی لەناو بردووە کاتێککە دینی ئیسلام هاو یەکێ لە کێشەکان ئەوە بوو کە ئەبێ ئەو دوو شارستانیە گەورە لە ناوبەرێ ئەو دوو شارستانیە گەورەی ئەو کاتە لە ناوبەرێ ئەوە بوو کە هاوتوانی لە ماوەی 25 ساڵە چونکە ئەو شارستانیانە تەواو لاواز بوون توانی لایەن نایان بێت بەڵام ئەو پێوەرە وەربگرین بۆ لە ناوبردنی ئەوان بوو بێ کەواتە لە پێش ئەوانی شۆ بۆ لە ناوبردنی کۆمەڵە بەهای ئەخلاقی و وەکوڵە هێنانەکایی هەندێک عەدالەتەوە کە بە تایبەتی لە دەرەوەی ئەو دوو دنیای دوو شارستانتە گەورە هەبووە زەرورتر هەبووە لەوانە بەڵێ طبعا وا بووە کاتێک کە پێغەمبەری خوا هاو سەڵڵەهو عەلەیهی وسەلەم تەواو ئەوان لە ڕووی ئابووری و لە ڕووی عەسکەری و سیاسیەوە تەواو تێکچوو بوون لە ڕووی ئاینیەوە وەکو بتپەرستیان لات بوو لەبەرەوە خوای گەورە ینی پێغەمبەری هێنا کە هەموو دۆخەکە ڕێکاتەوە دادپەروەری بهێنێ بۆ هەموو سەرزەوی تەبەن ئەوە بوو کە لە ماوەیەکی کەماتوانی بیکات چونکە وەزعەکە ینی ئەوەیە خواست کە پێغەمبەرێک بێت و ئەم ڕووداوانە جێبەجێ بکە پێغەمبەری خوا هاوتوانی لە ماوەی 25 ساڵە ینی ئەو ئیشانە بکات بەڵێ دکتۆر شوان بەشێک لە مێژوونووس و لێکۆڵەر و ڕۆژەڵات ناسا ئەوروپی و خۆراوایەکانیش قسەیان لەسەر شکۆی پەیامبەری ئیسلام کردووە کە کەسایەتیشی گەورە و کاریگەر بووە ئایا ئەم قسەکردنەی ئەوان تەنها لە ڕوانگە زانستی مێژوویەکوی و یاخود ئەو بەهایانەشی کە ئێوە هێمای بۆکەن لەو کۆمەلگای بە تایبەتی کۆمەلگای نیوە دورگەی عەرەبیە ئەمانەش کاریگەریەوە بەڵام ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سڵاو دکتۆر شوان ئەو ئەوروپیەکان یا خۆڕەڵات ناسکان کاتێک کە قسە لەسەر بەها و کاریگەری پەیامبەری ئیسلام دەکەن ئەو پێوەرانەی تو هێمات بۆ کرد بەو پێوەرانە هەڵیان سەنگان یاخود ئەوانەشی کە باستان کرد تەنانەت کە کۆمەلگا پێداویستی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری لە ڕووی بەهای ڕۆحی لە ڕووی دواکەوتوی ئەوان لێەوە دێن کەسایەتیە گەورە هەڵە سەنجێن و لە شکۆ و لە بایەخی کەم ناکەنەوە پێم بەرەوە وڵات تێڕان سەرنجێکمەوە لە قسەکانی مامۆستا بیرمەندانی ڕۆژاوان نەخەوتون بیرمەندانی ڕۆژاوە وایان کردو ئەوروپا بگاتەوە قۆناغی کە ئێستا تێدا بۆ نیزام و سیستمێک هەیە بە نیزام و سیستمێکی سابتدا بڕواتن لە ئەوروپادا شتێک هەیە بنیاد نانە تۆ شتێک بنیاد دەنێ من دێم شتێکی تر لە دوای تۆ بنیاد دەنێ مامۆستا لە دوای من ئیتر بەم شێوەیە وردە بیناکەیان بەرز کردوەوە گەشتونێتەوە کۆمەلگای کە ئێستا کە تێیدا دەژین چەند لەگەڵینە چەند لەگەڵی نینە ئەوان چۆن دەژین ئەمە چۆن دەژین ئەمە شتێکی ترە ڕەنگەتر بەڵام خۆشتان وتان ئەمە پێی زادەی قۆناغەکان پۆلێن ناکرێت بەپی قۆناغە جیاوازەکان بەڵێ من چیت پێ دەڵم وردە بنیان درراوە لە کۆمەلگای ئێمەداوەتە لە ڕەوشەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە حەزارەتی خۆمان کە پێدەوتر حەزارەتی گەلانی موسڵمان شتێکی پێدوترێت سفر بوونەوە ئەوەی من بنیادی دنم تۆ لە دوای من دەی سفری دەکەیەوە هەمووی لە ناو دەبێت و جارشکە لە توی خۆت بنیادی بنەی ئێتر بەم شێوەیە تاواکو ئێستاکە هێنامانە بەداخەوە کەمە لە نەگەر ڕۆحی ئاینەکە دەگونجێ نە لەگەڵ سیستم و تایبەتمەندی حەزاریش دەگونجێتن ئەوەی ڕاشدی بنیادینە ئومەویەکان وێرانیان کرد ئەوەی ئومەوی بنیادینە عەباسیەکان وێرانیان کرد ئێتر بەو شێوە مەمالیک و عوسمانی و تاواکو دەگەیتە قۆناغی ئەمڕۆ بۆیە ئەمە دەبی لۆمەی خۆمان بکەین بۆ نمونە لەو ڕۆژەوە کە وتیان من تەفەلسەفە زەندەقا ئیتر تایبەتمەندی و شارستانی حەزارەتی ئیسلام ستۆپیان پێکرد نانێژ بەرەو پێش بچیتن لە سەردەم یەکەمی عەباسیەوە مەسەلەی ئیجتیهاد و مەسەلەی تێڕوانینەکان بابەکان ئیجتیهاد قفڵ کرا ئەنی ئەمانە وای لێهات کە کۆمەلگای ئیسلامی تا ڕادێشی دێمەوە سەرەوە هەتا مەسەلەی حەزاریش مەسەلەی ئەنی کە ئیسلام هاتبی شارستانێتی فارس و ڕۆمیتی لەناو نەبردووە ئەو حەزارەتی ئینسانیە حەزارەتی ئینسانی حەزارەتی گەلانی ئاریای کوانە بە هەموو ئەو گەلانێک کە تێیدا بوونە واروها لە ڕۆمی شەروە هەر لە مەکدۆنیا و ئیتالیا و ڕۆما و نازام چێەوە بیگرە هەر هەمووی ئەو حەزارە تا هەرماوە دواتریش دەبین لە دوای سەردەمی ئیسلامدا ئەو ملانێ هەر بەردەوامە لەسەر کوردستان لەو منتیقەیە بەڵامەکرێوەکو دە سەڵات لە ناوچوون حەزارات ماون ئاین بۆ منە دواتریش مەسەن دەبێتە عوسمانی و سەفەوی دەبێتە نازام چی و چی ئاین لە دوای ئیسلام شتار بەردەوامە ماوە تاوەکو ئێستاکەش بەم شێوەیە ئەوەی کە پێیوەستە بە لێکدانەوەی ڕۆژهەڵات ناسان بۆ کەسایەتی پێغەمبەر ئێمە بەحسێکمان ساڵی پار بڵاو کردەوە لەگەڵ برای بەڕێزم کاکتۆرە هەست لەسەر تێڕوانینی بیرمەندانی یاخود تێڕوانی ڕۆژهەڵات ناسان بۆ کەسایەتی پێغەمبەر ئەنی ناکرێت تۆ بێک پۆلین بکەی بڵێ هەموو ڕۆژهەڵات لەبەرەوەی ئەمانە ئەوروپیین ڕێژەیەکیان بەڵێ برەی ئەمانە ئەوروپین قسەیان لەسەر ئیسلام کردووە
بۆیە پێ دوابێ هەر هەمووان زۆرێک لە تێڕوانین وایە لای بیرمەندانی موسڵمان بە تایبەتی عارەبەکان پێیان وایە هەموو شتێک کە ڕۆژهەڵات ناسان بڵێن خراپە ها پێی دەڵێن قسەی ڕۆژهەڵات ناسان وەکو ئەو توێ کڵاوایە کە لەسەر حەبدایە شیرنە بەڵام ناوەکەی تاڵە و ژەهرە بەڵام وانە ڕۆژهەڵات ناسیە منسیفە و ئەکادیمیە ڕۆژهەڵات ناسیە دافعی دینی لە پشتیوە نییە بۆی بێ دژی دینەکەی تۆ قسە بکە ڕۆژهەڵات ناسیە بە تێڕوانینی جیاواز و ئەکادمی قسە دەکاتن بەپێ ئەو مەدارسانی کەوان تێکەوتون هۆ بەپێ قۆناغانەی کە بابەتەکانە تێدا نووسیوەتەوە بۆ نمونە لەو کاتێک کە شەڕ لە نێوان دنیای مەسیحی و دنیای ئیسلامدا هەبووە بێگومان ئەو کاتە دەبین زۆرێک لە تێڕوانینی تونتە بووە دواتریش ئەو ڕۆژهەڵات ناسانەی کە سەر بە مەدارسی تەبشیرین سەر بە مەدارسی تەبشیرین بۆ نمونەکو وینسنگ تۆ بڕۆ گۆڵدس هێر تەمەشایکە ئەنی ئەمانە کە قسەشان لەسەر پێغەمبەری خوددا کردووە بە شێوەی نەگەتیڤانە قسەیان لەسەر کردووە کازانۆڤا مەسەلەن بڕۆ کە باز لە پێغەمبەر دەکە ئەنی بە شێوەیەکی عاقلانەش باسی لەوە دەکەن ئەنی لە ڕووی شکڵیەوە مەسەلەن باز مەدحی دەکە یەکەم جار بە شێوەیەکی زۆر جا مەدحی دەکا ئەم بۆ نمونە دەڵێ سیفاتی پیاوە وا بۆ کەسایەتی وا بۆ خەیاڵی ئەوەندە فرەوان بۆم چارەسەری هەموو کێشەکانی پێکراوە تەنانەت گەیشتێتە ئەو قۆناغی کە وا هەز بکە کە هێزێکی دەرەکی قسەی لەگەڵ بکانی دەبێت پچرانێک لە بینی وحی و لە بینی ئەوەی کە بە منسیفانە وەکتو قسەیان لەسەر ئەمانە پێوەرەکانیان چی بۆ ئینساف بۆ دێمەسەرەوە مەبەستم ئەوەی کە بە شێوەیەکی نامنسیف قسە بکاتن بێگومان ئەوە تایبەت ئەوە دوورە لە تایبەتمەندی ئەکادمی و دوورە لە تایبەتمەندی ڕاستی کەواتە ئەمە لە لایەکدانرێت لایەکی ترمانەیە واتە ئەمانە ڕقیان لێ بووە لایەکی تریشمان هەیە هەتا لە نێو بیرمەندانی خۆشمان لە نێو ڕیخانی خۆشمان کۆمەڵێک سیفاتی خارق دەدەنە پاڵ پێغەمبەر کە لە تایبەتمەندی پێغەمبەریەکە لای دەدا لە تایبەتمەندی ئینسانەکەش لای دەبا لە کاتێکدا وەسفی قورئانی پیرۆز دیارە بۆ پێغەمبەر وەسفی خۆی پێغەمبەر دیارە بۆ کەس فەرمودەکانیش ڕوونکردنەوەی فەرمودەکانیش هەتا لەسەر فەرمودەکانی ژەگە مەجال بە ڕۆژە قسەی لەسەر دەکەێت ئەنی مەسەلەی بوخاریە سەحیحە ئەمانە زۆر قسە هەڵدەگرێتن بەجددی ئەنی هەندێک شت هەیە لە بوخاری و لە سەحیح لە مسلمدا هەر فەرمودە ناسەکان خۆشیان بەڕاستی ئەم قسانە ینی هیچ صفاتی پێغەمبەراتی نییە ئەمانە ئەنی زۆر شتێ دەلیچێ بەپاڵێ دێنەوە سەر مستەشریقەکان بەڵێ هەندێک لە مستەشریقەکان هاتوون وەکو خۆی بە تایبەتمەندیە ئەکادیمیەکەەوە هاتون باسییان کردووە بارودۆخە مۆزوعەکەیان هەڵسەنگاندووە بارودۆخە کەسایەتەکەیان هەڵسەنگاندووە ئەنی تۆ ناکرێ بارودۆخە مۆزوعەکە و بارودۆخە کەسایەتەکە لێک زیاب بکەیتەوە لە هیچ حەدەسێکی تاریخی هیچ سەرکردەیەکی بێهێز ناتوانانی گۆڕانکاری گەورە لە مێژوودا دروست بکاتن دەبێ ئەم کەسە کۆمەڵێک سیفات و تایبەتمەندی بەهێزی هەبێ کە زۆرێک لە ئاوەتەبوونی هەبێ لەگەڵ بارودۆخەکەدا ئەوەی کە باس لە کەسایەتی پێغەمبەر دەکەین وەکو باسم کە لە سەرەتای بەرنامەکەەوە تو ئەگە تایبەتمەندیە ڕوحیەکە دینیەکەی لێ لابێ وەکوتر باسی لەوە بکەی پێغەمبەر کەسایەتێک بووە ئەنی ئەوەی ئەو کردوەتی لە سەردەمی خۆیدا لەو قۆناغی خۆیدا نمونەی نەبووە ئەنی کەسێک بۆ نمونونەکە لە هیجرەتی مسلمانان هجرەتیان پێ دەکرێت لە مەکەوە ڕاویان دەنێن دەریان دەکەن بۆ مەدینە دەچن ئەنی ئەو سیستەمی موآخات کە دای دەنێ پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێت سەحیفەی مەدینە دەبێ هەڵوەستەی لەسەر بکرێتن ئەنی ئەمانە قسەیە بوون ئینجا مەراحلی دینەکە هەتا ئەگەر ئەمری خوداییش بێ مەسەن سەرەتا بەنهێنی دواتر یا مدەثر فەندەر ئینجا دواتر مەسەلەی دروستکردنی هێز ودخلوا في الدين الله أفواج يعني أما دەبێ هەڵوەستەیەکی گوردی لەسەر بکە اینجا لایەنە کارمانە کۆمەڵی ڕەهەندی مرۆییان تایە کرێت ئەو مستەشریقانە ینی ڕەچاوی ئەمانەیان کرد بۆ قسەکردنێکی پۆزیتیڤانە لەسەر پەیامبەری مۆنتێگریوات وەگرە لە دوو کتێبەکەی محەممەد فی المەکە و محەممەد فی المەدینە ئەنی ئەوە لایەکیان لای دووەمێکو باسم کرد ئەنی مستەشریقێک کە دێ خۆی تەجرید دەکە لە لایەنە دینیەکە بەڵام وەکو کەسایەتەکە کە باسی لەوە دەکا ئەنی لەو کتێبە وەکو کەسایەتی دیسان دەڵێمەوە لایەنە دینەکە لێوەلاوە بنێ چکە و هەتا مەسەلە مستەشریقەکان بەشی زۆریان گومانیانەتە لە سەید المەسیحیش هەیە هەم بۆ معلومات جا بۆیە کە دێ وەکو کەسایەتی باسی دەکە بۆ نمونە حیات محەممەدی سێر ئارنۆ تۆینبی ئالۆن تۆماس ئەفۆن بڕۆ سەری یاخود ئەسد محەممەد ینی ئەمانە کە باس لە پێغەمبەر دەکەن وەکو کەسایەتێک وەکو کەسایەتێک باسیەوە دەکەن کە کاریگەری لەسەر کۆمەلگاکەی خۆی کۆمەلگاکانی دەوروبەری خۆی جێشتەوە تاوەکو ئێستاکەش بەردەوامە بۆیە ناکرێت بە یەک چاوتەمشە هەموو مستەشریقەکان بکەین و ڕەهەندەکان و ئەو کارانێک ئەو کاریگەریانەی کە
پێغەمبەر جێشتە دوردی خوای لێبێ لە دیدی ڕۆژهەڵات ناسان بە پێی خودی ڕۆژهەڵات ناسان و مەدارسانی کە ئینتیمان هەیە بۆی جیاواز. بەڵێ ماوەسا حەسەن پرەنسیپێکی قورئانی هەیە لەسەر پەیامبەری ئیسلام کە فەرمووە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەم للعالەمینە گشتگیرە، یعنی ڕەهەندێکی مرۆیی و ئینسانی تری تایە لە دەرەوەی کە دیاریکە بڵێ للمسلمین یا للمؤمنین بۆ هەموو عالەمە. ئایا بایەخی ئەمە بۆ کۆمەڵگای مرۆیی چی بووە لە دوای هاتنی پەیامبەری ئیسلام درودی خوای لێبێ؟ بەڵێ تەبەن ئەو قسەی کە جەناوی کاک دکتۆر باسی کرد، تەبەن ئەگەر من لەسەرەوە قسێ بکەم، تەبەن کاتێک کە ئیسلام هات ساسانی و ڕۆمەکانی بە هەموو هەیکەلەی حکم و ئاینیوە نەما کۆتایی وەکو سیستەم و دەسەڵات. بەڵێ وەکو سیستەم، بەڵام ئاسەوارەکانیانمە، یعنی ئاسەواری دار و بەرد و مەسەلاوی کە کردبوو حەزاری. بەڵێ ئەو شتانەی کە حەزاریە ئەوە مایەوە، بەڵام یعنی لە ڕووی ئاینی و هینەکەیان هەمووی لە ناوچوو کۆتایی پێها و گۆڕا بە ئیسلام. طبعا خوای گەورە قورئانی هێناوە کە ڕەحمەتەن للعالەمینە، پێغەمبەری هێناوە صلی الله علیه وسلم کە ڕەحمەتەن للعالەمینە، یعنی وا دەستنیشانەکە کە ئەم ئاینە ئەبێ بگا بە هەموو عالەم، چکە ئەمە کۆتا ئاینە، ئیتر ئاینەکانی تر کۆتاییان پێ هاتووە. اینجا لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی کۆتا پێغەمبەرە، یعنی کۆتا پێغەمبەر ئەبێ ئاینێکی پێبێ کە بۆ هەموو سەراپای سەرزەوی ڕەحمەت و بەرەکەت و خۆشی بێ، بە ئازادانە بگاتە هەموو شوێنەکان. هەر ئەوەیش بوو کە وای کرد ئەم ئاینە بە ئاسانی بگاتە هەموو کۆمەڵەکانی تر. بەنسبەت ئەوەی کرد لە کاک دکتۆری پرسیەمان ڕۆژ ئاوایەکان بەلای منەوە لە سەر ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتی زۆر جایان نووسیوە، یعنی ئەگەر بڵین لە سانەوەی ئەوەی کە ڕۆژ ئاوایەکان نووسیویان لەسەر پێغەمبەر هەمووی شتی جوانە، لێکۆڵینەوەی زۆر سەیریان لەسەر ژیانی پێغەمبەر کردووە کە مسلمانان نەیانتوانی بیکەن، ینی بە درێژایی هەموو مێژوو من وا ئازانم کە عەرەبەکان و کوردەکانی خۆشمان مسلمانەکان نەیانتوانیوە لێکۆڵینەوەیەکی زانستیانەی جوان بە قەدەر ئەوەنەی کە ڕۆژ ئاوایەکان کردویانە لەسەر ژیانی پێغەمبەر بیکەن. بەڵام ینی هەندێک کەس لە ڕۆژ ئاوایەکان ئەویش کە زۆر کە من کە توانین بڵین لە سادەی لێکۆڵەکانە لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتیان نووسیوە، ینی بەدوو لایەن نووسیوانە، هەندێکیان پێغەمبەریان نەناسیوە، ینی پێغەمبەری خۆیان نەناسیوە بەڕاستی، بۆیە وایان تەفسیر کردووە. هەندێکی کەیان مەسیحیان خوێنێتەوە و ئیسلامیان بەوە چواندووە، بەڵێ وایان زانیوە ینی ئیسلامیش وەکو مەسیحە، مەسیح لەوێ ڕۆڵێکی جوانی نەبووە ینی لە ئەوروپا، وایان زانیوە ئیسلامیش هەمان ئاینە هەرۆکو مەسیح، بۆیە نەقدیان کردووە. ئەگینا من وا ئازانم ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر پێغەمبەر لە ئەوروپا کراوە بە هیچ شێوەیە مسلمانەکان نەیانتوانیوە شتی ئەمەنە جوان. بەڵێ تۆ باسی توێژینەوە ئێمە ئەگەر ڕەهەندە سۆزداری و عاتفیەکەی یا سیاسیەکەی دەرکەین لە خۆشەویستی بۆ پێغەمبەری ئیسلام درودی خۆی، ئایا لە دنیای ئێمەدا توانراوە بەتەواوی دنیای کوردی توێژینەوەی زانستی لەسەر پێغەمبەر بەرهەم بهێنرێکە توێژینەوەی بێ شایستەی ئەوە بێ سبینێ لە ئەوروپایەکە لە دنیای عەرەبیا خوێندنەوەیکی مەوزوعیانەی بۆ بکرێت و وەکتێ مەوزوعیانە قسەی لەسەر بەداخەوە هەتا ئێسەیش کورد نەیتوانیوە لێکۆڵینەیەکی جوان یا کتێبێکی جوان یا بەرهەمێکی جوان لەسەر ژیانی پێغەمبەر بنووسێ صلی الله علیه وسلم. من لەو کتێبەما تەقریبەن چلا پڕەیەکم داناوە بۆ ئەوە، ینی ئەم نووسەرە کوردانەی خۆمان هاتوون عینەن 1000 ساڵ لەمەوە پێشوان تەبەری و ئیبن کەسیر ژیانی پێغەمبەریان نووسی صلی الله علیه وسلم کە شوان بوو، چۆن لەدایک بوو، دوایی شوان بوو، دوایی بەردەکەی ئاوا لێ کردووە و دوایی سەرد بووە مامۆستا زیاتر، سەرد بووە نەک لێکدانەوە و شرۆڤەکردنی ئەحداسەکان. ئێستا ینی کوردێک لەم سەدەمەی خۆمانە هاتووە ژیانێکی پێغەمبەری نووسیە 2000 لاپەڕە بە ناوی پێغەمبەری ئازیز، هاتووە تەبەری هێناوە، ئیبن کەسیری هێناوە، ئیبن ئەثیری هێناوە، لە هەرسێکیان زۆرترین ژیانی پێغەمبەری نووسیوە کە من لەو بڕوایم لە 150 ئەسڵی نییە، لە 150 ئەوە ئەسڵی نییە. ئەی بابە بۆ نایی لێکۆڵینەوەیەکی جوانەکو ئەوروپیەکان لەسەر ژیانی پێغەمبەر پرسیارێ لە تۆکو نووسەرێکی ئیسلامی چەند کتێبی نووسیوە لەسەر فتوحات نووسی تو ئەسە کەسایەتی پەیامبەری ئیسلامی سۆ درودی خۆی لەبێ، ئەکرێت پێوەرەکانی لێکۆڵینەوەی زانستی بۆ پەیامبەری ئیسلام لە دەرەوەی ئەو ڕەهەندانە چیترە؟ وڵا ینی ئەوەی کە ئێوە لێ ڕازی بن. بڵێ ئەبێ مەسەلا ئەگەر لە دنیای خۆمانە ینی نزیکترین کتێب لێمانەوە ئەوەی محەممەد حەسەن هەیکەلە، ینی ژیانی پێغەمبەری نووسیوە، بەڕاستی ژیانێکی پێغەمبەری نووسیوە کە جوانترین ژیانە لە کۆمەلگای ئیسلامیا بنووسرێ. هیچ کەسێ نەیتوانیوە بە قەدەر محەممەد حەسەن هەیکەل لە عالەمی ئیسلامیە کە هەچەند ئەو ینی ئیسلامیش نییە زۆر، بەڵام هاتووە جوانترین لێکۆڵینەوەی لەسەر ژیانی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم. شتێکی کاریگەری کە تۆ پێت وەکو نووسەرێ پێی سەرسامیت چییە؟ ئەوە بۆ کە جیاکرێتەوە لەو توێژینەوە کلاسیکیانەی تر کە ئێوە مەسەلا بۆ نمونە کاک دکتۆر باسی کرد پێغەمبەری خۆیان بردووەتە ئاستی خواوە،
یعنی پێغەمبەری خوا وەکو جنابی باسی کرد بریانتە ئاسی خوا ئەوەی هێنێتەوە بەڵێ نووسەرەکان بەڵام حەسەن حەیکەل هاتووە هێناوێت ئاسی پێغەمبەرایەتی خۆی کۆمەڵی خەرق العادەیان بۆ دروست کردووە کۆمەڵی معجزاتیان بۆ دروست کە ئەوە هەر ئیشی خوایە کە خوای گەورە توانێت شانە بکە پێغەمبەرێک ناتوانێت بیکە بەڵام ئەوان هاتوویانە کە توانیوەتی لە بەردێک مەسەلا ئاوێک دەربێنێ توانیوەتی لە قابلمەیەکە خواردنی جێشێک بە توانیوەتی لەگەڵ تەیرێکە قسە بکە و بەچەکانی بۆ زین و کاتووە و ینی توانیوەتی کۆمەڵێ شتکە کە بەبەرجێ خوای گەورە بە پێغەمبەری خۆمان ئەوانەی ناوە بەڵکو وەکو مرۆڤێکی عادی معجزە ئیسلام قورئانە تەواهرە قورئان زۆر جوانە یعنی تەنها معجزەی قورئان ئیسلام قورئانە هیچ شتێکی نییە بەڵام لە کوردە خۆمانە بەداخەوە هیچ کەسێک نهاتوە هەسەکەی دەکوڵێکی جوان لەسەر ژیانی پێغەمبەر بکە بگاتە ئەوەی ئاسی ئەوروپیەکان بەڵێ دکتۆر شوان بەو پێوەرە زانستی ئێوە لە ئەکادیمیەکانە لە ڕووی مێژووە ئەیڵێنەوە یاخود خوێندوتانەتەوە یاخود بەراوردتان کرۆ بە پێوەرە زانستیەکانی دنیای دەرەوەی تر بۆ نووسینی توێژینەوەیکی مێژووی ئایا بۆچی کورد نەیتوانیوە تاوکیسا توێژینەوەیکی زانستی و بابەتیانە لەسەر پەیامبەری ئیسلام بنووسێ لە دنیای کوردی ئایا هۆکارەکانی نەنووسینی ئەمە چییە؟ بۆ نمونە بۆ ئەوروپیەکان یاخود ڕۆژهەڵات ناسان بە شێوەیەکی گشتی دەتوانن دراسە و توێژینەوەی جوان بکەن لەسەر کەسێتی پێغەمبەر لە کاتێکدا ئێمە وەکو موسڵمانان جا کورد بێ عەرەبی خۆمان نەمانتوانیوە ئەمە پەیوەست نییە بۆی کە ئەوروپیەکان لە تۆ بەتواناترن یاخودۆ سیستەمە کادیمیەوان بەکاری دێنن تۆ ناتوانانی بەکاری بێنێ ئەمە پەیوەستە بە خودی کرانەوەی کۆمەلگای موسڵمان و بە تایبەتی ڕەهەندە ئیسلامی سیاسیەکان چۆن دەتوان بکرێنەوە بەڕووی خودی دینەکە خۆیەوە اینجا بەڕووی خودی تاریخی ئیسلامەوە اینجا بەڕووی پێکاتەکانی شارستانێتی ئیسلامەوە ناکری ئەو قفڵدانەی کە هەیە ئەو قفڵدانەی کە هەیە لەسەر ئیسلامدا بۆ نمونە هەموو شتێک کە تۆ دەستی بۆ بێ ئەمە سایکۆلۆژی بەڵێ سایکۆلۆژی جا وەکو دەسەڵاتی سیاسی ئیسلامی بێ وەکو ئەحزابی سیاسی بێ وەکو کارکتەرە سیاسی کارکتەرە موسڵمانەکە گەورەکان بن ئەنی ئەمانە وای کردووە کە تۆ ڕێگا بەکتاکی موسڵمان نەدە ئەم توێژینەوەیە بکە بۆ نمونە کە تۆ ڕاستە بۆ کوردیش ڕاستە بێگومان ئێمە کۆڵەگەی موسڵمانی نەک عەرەب نەک فارس ئەنی ئیمامی غەزالی تا لە بەرنامەکەی تریش باسمەوە دەرە کۆڵەگەی ئیسلام سەیە دێنەوەری دیاربەکری و شارە زوریە ئەوە باز لە کارکتەرە گەورەکانی سیاسی و سەربازی و ئەسکەری و ئەوانە هەر ناکەم ئێمە کۆڵەگەی و ئاینەی نەک فارس و عەرەب و ئەوانە بەڵام وەرە ئێمەش کە وەکو خۆمان ئەو جۆرە کرانەوەی هەبێ بۆ نمونە تۆ دەی باز لە کەسایەتی پێغەمبەر دەکەی تو ئەگە بێ وەکو کەسێکی مجرد باسی لێەوە بکەی ڕەنگە نیوەی مسلمانان لێ تووڕەبی لە بەروی تا ئێستا و کرانەوەیت بەخۆوە نەدیوە ئێران خەریکە ئەم هەنگاوە دەنێها هەتا بەڕووی ئەفلامی و لە ڕووی هوەریەوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە ڕەنگە و هەنگاوە دەنێتن بۆتە سەرمەشی ئەم کارە جامە لە ڕووی تایبەتمەندی مەسەبی خۆی سوودی لە دەبم نازانەوە ئیشی من نییە ئەمە ئیشی من نییە ئەنی خودی کۆمەلگا ئیسلام وای کردووە بە هەموو پێکاتیەکانیەوە کە ڕێبەتاچی موسڵمان نەدا ئەم توێژینەوە ئەم لێکۆڵینەوە بکە بەڵام لە ئەوروپادا حەزارەتی ئەو کە لە ئەساسی گومان دروست دەبێت شک لە هەموو شتێک بکە بۆی توێژینەوە شرۆڤەکاری بۆ بدۆزێتەوە لێکۆڵینەوەی لەسەر بگاتن بە ڕاستی یان نزیک بێ لە ڕاستی چکە بۆ ڕەهەندی مرۆڤاتی گەیشتن بە ڕاستی شتێکی زۆر مطلق و زۆر قورسە بۆ ئەوە ناکرێتن بۆ نمونونەکە ئێمە ئێستا بەتە مامسەلم مامۆستاسن کە باسی لەوە دەکات کە باز لەوە دەکەین کە ئیسلام هات ئیتر شارستانێتی بێزەنتی و فارسی کۆتایی پێنا شتێکی ئیسلامی دروست کرد ئێمە دەبی تۆزێ ورد بین بە دیقەت بین لەمانە بۆ نمونە هەموو سیستەمی ئیداری ئیسلامی هەتاوەکو کۆتایی سەردەمی عەباسیش ئەو سیستەمی ئیداری بەڕێوەبردننی دەوڵەت لە ڕووی وەزارەتەکانەوە یەک بێکی وەزارەتەکانەوە لە ڕووی بەیتولمالەوە لە ڕووی جێیشەوە لە ڕووی پێکاتی جێیشەوە لە ڕووی پێکاتی ئیداری و سیاسی و کۆمە اقتصادیەوە ئەو سیستەمەیەکە ساسانی لە فارسی ڕۆمانیەکانەوە وەرگیراوە ئاین بۆ نمونونەکەم جار کە غەنائیم دەست دەکەوێتن لە بەحرین پارەکە دێنەوە خەلیفە عومەر دەرێت چی لەو پارەیە بکەم چۆنی دابەشکەم ئایا بۆتان بچێشم یان دانە بەسەرتاندا دابەشکەم ئەنجە یەکێک لە موسڵمانان دێ دڵەوەرەکو فارسەکان بکەم بەیتولمال دانێن و بۆ شێوێ بەسەر موسڵمانان و دیوانی بۆ دادەڕێژێت مەبەستم لەوەیە ئەگە کرانەوەیەک هەبێ لە لای ئێمە بە شێوەی کرانەوەی تەواو ڕەخنە لە شتەکانی خۆمان بگرین ئەو کاتە دەتوانین شتێکی جوانتر لە ئەوڕەکان بەرەوە ئێمە زمانی خۆمانە ئاینی خۆمانە و زۆربەی کوردیش توێژینەوانی توێژێرەوانی کوردیش زمانی عەرەبی زۆر باش دەزان ڕەنگە
زۆرجار لە عەرەبەکانیش باشتر خۆیان بن ئەو کاتە تۆ دەتوانی دراسی زۆر باش بکەیت بەڵام ئەگەر ئەو ڕەهەندە نەکرێتەوە بە جوانی قسەی لەسەر نەکرێنیشی بۆ نمونە بەرنامەکەی ئەوە یەکێکە لەو هەنگاوانەکە پێویستە ورتر بین پێویستە زیاتر قسە بکەین پێویستە زیاتر کرانەوەی زیاترمان بێتن چکە لە دوجاردا هەمومان منتەمینە بۆ شارستانێتێک کە پێدەوتر شارستانێتی بەڵام باشێکی تر بپرسم ئێمە من لە پێشکی بەرنمەکەش باسیەوەم کرد ئەمە ئێمە لە ڕووی توێژینەوەی ئێوە باسی گەورەی پەیامبەری ئیسلام و ئاینی ئیسلامەکەن و سەرورەت و قۆناغهینێکی پێدراوێکی گەورە و گرنگ بوو لە قۆناغێکی مێژوویدا ئەمە دروستە بێ بۆچی کورد نەیتوانیوە وەکو نەتەوەکانی ترکە توانی دەوڵەت دروستکە و ئاینی لەسەر ئاینی ئیسلامژە بۆ کورد نەیتوانی ئەم سوودە وەربگرێت و ئەم هەلە بقۆزێتەوە ئەو ئاینەی پەیامبەری ئیسلام تەبەنی لێکرد بەکاری بێنە بۆ دروستکردنی دەوڵەتێک بۆ خۆی من پێم وایە کورد لە قۆناغ مێژوویەک لە دوایەکەکان یەکەم بەرکەوتنی ئاینی ئیسلام لە کۆمەڵگای عەرەبیەوە بەرکورد دەکەوێت ئەگە مامۆستاش متتەفیق بێ لەگەڵمەوە ینی لەمپەرێک نییە گەلێکی تر نییە لە نێوان تۆ لە نێوان کۆمەڵگای موسڵمانی ئەو کاتە ئەنی لە سەردەمی خلافەتدا سەردەمی خەلیفەی یەکەم و خەلیفەی دووەمدا ئەنی لە بینی تۆ ئەو کۆمەڵگایەکی تر نییە یەکسەر ڕاستەخۆ ئیسلام بەر تۆ دەکەی واتە تۆ لە دوای عەرەبدا تۆ یەکەم کۆمەڵ یەکەم گەلی کە موسڵمان لە دەواازەی تۆ دەدا لە دەواازەی تۆ درراوە بەر لە هەر گەلوونەتەوەیەکی تر هەتا بەر لە شامیش تۆ هەتا لە ڕووی تەسەسولی تاریخیەوە تەماشای بکە ئەنی موسەنای کوڕی حارسی شەیبانی کە دێتن یەکەم جا لە سەردەمی خەلیفە ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ معنی بەرە ڕووی تۆ دێ بەر لەوەی هێزی شام بجوولێتن ئەن پێشتری هێزێک ئامادە دەکرد خۆتان دەزان ناڕاتن و دواتر مشکلی تێدەکەوێتن و ئەوانە جا مەبەستم بۆ سوودی لێ نەبیندراوە ئەمە پێیوەستە بە کۆمەڵک هۆکارەوە هۆکاری یەکەمیان وابەستە بوونتە یاخود دابەش بوونتە بەسەر ئەو گروپ و پێکاتە ئیسلامیانەی کە زوو دروست دەبێت هەر لە سەردەمی ئومەویەوە سیرکە هەتا لە سەردەمی ڕاشدی بەر لە ئومەویش ئەنی کە خەوارز دروست دەبێت لە سەردەمی خەلیفە عەلی کە لە نەهرەوان لێیان دەدرێت عەبدوڵای کوڕی وەهابی ڕاسبی نازم شەی بلەم شەهید دەبیان دەکوژرێ دێنە شارە زور ئەنی هەر لە سەردەمی ئەوەدا کە دەگەڕێنەوە دوا شەهیدکردنی عەلی بە 1500 کەسەوە دەگەڕێنەوە لە 450 بۆ 500 کەس بووینەکە هاتوون بەڵام بە 1000 کەس کۆیەکی سەرەکی ئەوە بۆ نمونە دواتریش دەبێتە کۆگەی سەرەکی ئەوان دواتریش هەموو حرەکاتەکانی خەوارز بەبێ ئیستثنا زۆربەی هەرە زۆری لە منتیقی کوردی بوو ئەمە لایچەند لای دووەمیان هەموو ئەو گروپانە شیعی بۆ شۆڕشی تەوابی ناخودەوەی مختار سیر کە زۆری لەشکرەکەی لە پێکاتی خەڵک و دانیشتوانی منتیقیان کە ئێستا ئەمڕۆ پێ دەڵێن کوردستان ئەمەش دابەشبوونێکی ترە وە لە نێو خودی لەشکری خلافەتیشدا وجودیان هەبە کە بە حومرەیان حەمرا ناسراون ئەنی ئەم پێکاتێ دابەشبوونیان بەسەردا سەپاوە لەبەرەوەی ناوچەی ناوچەی کوردستان بەشێکی گەورەی ململانەی گروپە ئیسلامیەکان بووە زائیدەن ئەو دەسەڵاتانی کە لەیەکیان داوە بۆ نمونە یەک حەدەسی زۆر بچووکت بۆ باز دەکەم کاتێکە هێزی عەباسی دێ بۆی دەسەڵاتی ئومەوی بڕوخێنیتن لەولایە سەرکردەی لەشکری عەباسی چییە ئەبوو موسلیمی خۆراسانی کوردیار وکو لە شعرەکەی ئەبوو دەلامەدا دەردەکەوێت لەولایە سەرکردەی لەشکری ئومەوی مەروانی کوڕی محەممەدەکەویش دەڵە دایکی کورد بۆ لە نێو کوردان گەورە بووە لە جەزیرە کەوتچکە باوکی ئەمیر بۆ لە جەزیرە و خۆشی خەلیفە بووە وە شەڕەکە لەکوێیە لەسەر زەی بچووکە زاب لەسەر زابە کە منتیقی خازری پێ دەڵێن ئەمڕۆ تقریبا کەمتر لە 40 کیلۆمەتر لە سەروی لە باکووری ڕۆژئاوای هەولێرە ئەنی شەڕەکە لێ بووە هەردوو سەرکردا ئینتیمای کوردیان هەبوو لە منتیقی کوردی بووینە و جنگاوەرەکانش حتممە لەو دوولایە بووینە ئەن ئەم پێکاتێ منتیقی کوردستان جیپۆلەتیکی کوردستان ڕەنگە بەر لە ئیسلامیش مەسەرەی لێکدانی ڕۆم و فارس هەر لەسەر منتیقی کوردستان فاکتەرێکی بێزی مێژوویە بەوەی کورد نەیتوانی وە سوودی لێ وەربگرێت بەر لەوەش جیپۆلەتیکەکەی کاریگەریەکی یەکجار گەورەی هەبووە دوای ئەوەش دابەشبوونی بەسەر فێرەقی ئیسلامیدا و دەسەڵاتەکانی ئیسلامدا وای لێ کردووەکە کۆکگیرێک نەبیلەوەی کا بتوان دەسەڵاتێک دروستکەن هەتا لە نێو عەرەبیشدا بۆ معلوماتان ینی پێمانوانە بێ عەرەب ئەو دەوڵەتانێک کە دروستیان کرد و ئیسلام بۆی دروست کردوون ئەنی لە دوای سەردەمی عەباسیش لە دوای سەردەمی ئومەوی دەسەڵاتێک نییە بە ناوی دەسەڵاتی عەرەبی خۆ دەزانین بەرامیکە دێ دوای ئەوە
هێزەکانی تری سەلجوقی و تورکەکان ممالكەکان. تا وەکو کۆتایش پێدا عەرەب کۆتایی هاتووە. بەڵێ ماوەسا حەسەن تاقیبەکەی لەسەر قسەکانی دکتۆر شوان بە تایبەتی لەسەر کورد و سوود وەرگرتن لە ئاینی ئیسلام ئێوە زۆر لەسەر ئەو مەوزوعەوە وتەکانی کاک دکتۆر زۆر جوان بوو، حەقیقی بەڕاستی هەمووی تەواو بوو. بەڵام من ینی شتێک بخەمە سەر ئەوەی کاک دکتۆر ئەوەیە کە کورد بە درێژایی تاریخ من هەستەکەم خۆی تابع بووە، دائیمەن خۆی خاوەنی خۆی نەبووە، ینی زۆر حەزی لەوە کردەوە کەوا دوای کەسێ بکەوێ. بڵین کاتێک کە سەرەتای ئیسلام هات زۆر بە ئاسانی بەس وەکو پێکاتی کەلتوری کۆمەڵگای کوردی نەفسی دەرونی بەڵێ کاتێک کە ئیسلام هات زۆر بە ئاسانی دوای ئیسلام کەوت، کاتێک کە یارسان هاو زۆر بە ئیسلام بە ئاسانی دوای کەوت بەبێ ئەوەی لێکی باتەوە بە تەواوەتی، یعنی تابعی تەبع وجدانی خۆی بێ. کە قادری هات هەمووی لە دەرەوەی هاتووە، قادری هات دوای کەوت، دوای نەقشبندی هات، دوای حیزبی ئیسلامی هات، هەمووی لە دەرەوەی خۆی هاتووە زۆر بە ئاسانی. چی بکردایە باش بوو، یعنی لەم هەموو شوێنی منەڵم بۆچی وەکو فارس و ئەسپانەکان ئەمیش خۆی نەیتوانی وە کەسایەتێکی کاریگەری کاریزمی هەبێت لە سەر زەوی خۆی. ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد، ینی کاتێک کە خەوارجەکانیان بۆ منتیقی قەرداغ و شارە زۆر زۆر زەعیفن، بۆ کورد 1500 کەس دوایەکەوێ، کورد بۆ دوای ئەوانەکە کە مەرجی خەواریجیشن، یعنی لێرە دوایانەکەون و بە قوتیانەکەن و بەهێزیانەکەن و پەلاماری منتیقەی نەهرەوان و ئەوانیان پێرن، بۆ خۆی خاوەنی شتێک نەبووە لە ئەمە بەمەوە ئەم پرسیاری ئەم وەڵامی توەمەوە سەر ئەو پرسیارە بیکەم بۆ پرسیارە ئایا ئەو پێگەیی پەیامبەری ئیسلام و ئەو ئاینەی کە ئەو تەبەنی لێ کرد و هێنای بۆ ناو ئومەتی سەر زەوی ئەوەی کە تەبەنی لێ کرد، ئایا کورد نەیتوانی وەکو پێویست پێشوازی لەمە بکە و لە ناتێگەیشت و بیرتەنچیا بوو یاخود چی بوو، هەروکو دکتۆریش ئاماژەی بۆ دابش بوو نەکرد کە کوردەکان هەمیشە بەش لە پرۆسی دابش بوو. لە ڕووی دەرونیەوە کورد پێکهاتەیەکی سادەی هەیە، یعنی زۆر سادە و قوڵ نییە، کەسێکی سادەیە بە ئاسانی دوای هەموو لایەکەوێ. ینی کاتێک کە ئیسلام هەوە بەبێت تێفکرینێکی باش دوای ئیسلام کە وەڕاستی وەکو گەلەکانی کە نەبوو ئیتفاق بکەن و ڕێکەوتن بکەن و کاک دکتۆر دانیشتن بکەن و شتێک بنووسن لەسەری ڕێبکەون و ها نەبوو. ئیسلام کاتە خاڵێکی بەهێز بۆ خۆی، کورد یەکسەر خۆی تەسلیم کرد. کاتێک کە نەقشبەندی هات یەکسەر بوو بە نەقشی کە لە دەروی خۆمان هات، کاتێک کە قادری هات دەروی خۆمانەوە ها یەکسەر بوو بەوە، کاتێک کە یەخوان هات بڵێن حیزبی ئیسلام یەکسەر بوو بە یەخوان. یعنی نەیتوانی خۆی کەسایەتێکی بە قووەت و بەهێزی سیاسی عەسکەری کاریزمی نەبووە کە بتوانێت خۆی دروست بکات لەسەر عەرزی خۆی شتێک بنیاد بنێ. بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواو بۆمەوێت دوا قسەی خۆت لەسەر پێگەی پەیامبەری ئیسلام لە مێژووداوە ئەم قسانەش ئەم مناقەشە و جەدەلەش کە لەسەر ئەم مێزی گفتوگۆیە دروست و هەمووی بێگومان لە بیرەوەری و ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلامە درودی خۆی لەبێ ئێمە باسیەکەین و ئەمە دەرهاویشتە و زادەی ئەو ئاینەیە پیرۆزەیە کە ئەو بڵاوی کردەوە. ئەگەر دوا قسەی خۆت لە کولەکە بکەیت ساتەدا پیرۆزبایی لە هەموو مسلمانانی کوردستان و سەرزەوی ئەەکەین کە ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم. طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم زادەی سەدەمی خۆیەتی، پێکهاتەی سەدەمی خۆیەتی، یعنی واقعێک بوو کە بوایە بەهاتایە هەموو ئاینەکانی پێش خۆی مژدەی هاتنی ئەویان نابوو کە لە سەردەمێکی ئاوا خراپە، سەردەمێکی ئاوا تێکچووە پاڵەوانی هەڵەکەی بە ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە توانێت لەوانەیە هەندێک کەس پێی ناخۆش بێت پێی بڵێن پاڵەوان، ینی پێی باشە پێی بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەڵام ئەو پێغەمبەرێکی پاڵەوان بوو کە توانی کۆمەلگای خۆی سەردەمی خۆی بگۆڕێ و هەتاکوێ ئێمڕۆ بۆ 1400 ساڵە بێت کە نور و توانە و قووەتی خۆی و قورئانەکەی بەهرەدارە و توانیوەتی سەر زەوی ڕووناک بکاتەوە. بەڵێ سوپاس مامۆستا دکتۆر دوا قسەی خۆت زۆر سپاس. پێویستە بە کوردەوە من پێم وایە کورد شتێکی ئەوەیە نەقسە کارێزمایەکی پیرۆز یاخود لە دەوری کارێزمایە کۆ نابێتەوە، کەسێکی شتێکی نییە کە پیرۆز بێتن کە لای پیرۆز بێ هەمووی لە دەوری کۆ بێتەوە. ئەنی سەرکردێک لە قۆناغێکدا دەردەکەوێت لەنێ خودی کۆمەلگای کوردی زۆربەی زۆری دژایەت نیوەی دەبێتە دژی ڕوبعێکی دەبێتە دژی و هەمووی لە دەوری کۆ نابێتەوە، ئەمە بە درێژایی مێژوو بەم شێوەی هێنامانە. ئەوە پەیوەندی بە کەسایەتی پێغەمبەری خودداوە هەیە درودی خوای لێبێ. کەسایەتی محەممەد درودی خوای لێبێ کەسایەتێکی گەورەیە وەکو کارکتەرێکی مێژووی گەورە، وەکو لایەنە دینیەکەشەوە پێغەمبەری ئیسلامە و ڕۆڵ و کاریگەری خۆی بووە و دیارەوە تاوەکو ئێستاکەش بەردەوامە وەکو هەموو پێغەمبەرەکانی تر. ئەنی هەر پێغەمبەرێک لە قۆناغێکەوە هاتۆ کاری لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی کردو و تەسیرەکەی لەسەر کۆمەلگاکەی خۆی ماوە. جا کۆمەلگای داخرا بێ وەکو ئیسرائیلی تەنها بۆ شعبی ئیسرائیل یاخود دەبێ بۆ عالەمین وەکو مەسیحیەکان بێ یاخود وەکو ئیسلام بێ یاخود وەکو بوزی و زەردەشتی ئەوانە بێتن. ئێتر هەموو ئاینەکان لە نێو کۆمەلگای ئینسانیدا دیارن، هەمووش بەیەکەوە جوانن،
هەموو یەکتر بخوێنینەوە و لە دوجاردا هەمومان عەبدی ئەو خودایە گەورەین و خواخوای هەمووانە ئەو خواکە خاچی هەمومانە بتوانین بێکەوە بژین و ئاینەکانیش بۆ ئەوە هاتون تەکمیلی یەکتر بکەن بۆ نهاتون دژایەتی یەکتری بکەن ئەمە دەبێتە پەیامێکەوە خوای گەورە ئینسانەکانی دروستکرە بۆی بێکەوە بژین و بەخۆشی بەڕەخا بژین نەک دژایەتیکردنی یەکتر و قەتل و عامکردنی یەکتری مانجی مەولودیش لە سەرجە موسڵمانان پیرۆز دەکەم سوپاسش بۆیەوە زۆر سپاس بۆ دکتۆر شوان عوسمان توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست سپاس بۆ مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم نووسەری کتێبی محەممەد ناسراوترین کەسایەتی مێژوو سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی دیکە بەخۆی گەورە و میرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک